خۆشەویستانم ئەم کاتتان باش خۆشاتنەوە بۆ دیداری ڕۆژ لە هەلومەرجێکی جیاوازی سیاسی و ئاسایشیدا هەرێمی کوردستانی عێراق بەرەو هەڵبژاردن دەڕوا. هەلومەرجە سیاسیەکە ناوکۆچیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێجگار قوڵبوونەتەوە و شەڕێکی قورسی ڕاگەیاندنیش لە نێوانیاندایە. ڕەوشە ئاسایشیەکەش بردومانەکانی کۆماری ئیسلامی ئێران و هەروەها تورکیاش بەردەوامە. هەر بۆیە خەڵک دەپرسێ لە ئاوەها ڕەوشێکدا ئایا هەڵبژاردن دەکرێت؟ من بەم پرسیارەوە دەچمە لای بەڕێز فرمان ڕەشاد بەڕێوەبەری نووسین لە دەستگای ستاندارد. کاک فرمان زۆر خۆشحاڵم کە لێرە لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا پێکەوە ئەم دیمانەیە دەکەین. دەست بەجێش دەچمە پرسیاری یەکەمم. ئەو هەلومەرجە گونجاوە بۆ کردنی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ زۆر سپاس کاک بەڵێن بۆ میوانداریەکەتان. بە تەئکید وەک بەڕێز باش سپاست کرد کە هەلومەرجی کوردستان چ لە ڕووی سیاسی و چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی بڵێن اقتصادیەوە بە دۆخێکی ناسەقامگیر تێدەپەڕێت. ئەمە وای کردووە کە لە پاڵ ئەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 2 ساڵ پێش ئێستا دەبووە ئەنجام بدرابەوە 5,000 دواخرا لایەن حیزبەکانی حکومڕان لە کوردستان. ئەمە وای کردووە کە گومانی زۆر تاوەکو ئێستاش هەبێت کە ئایا هەڵبژاردنە دەکرێت یان نە، بەڵام ئەوەی کە هەیە سەرڕای هەموو ئەو بارودۆخەی کە لە هەرێمی کوردستان هەیە، بارودۆخە ئەمنیەکان بەتایبەت لە سنووری پارێزگای دۆگ ئێستا دەبینین هێزەکانی بڵێن تورکیا ئۆپەراسیۆنی گەوریان دەست پێکرە، پێشتریش کۆماری ئیسلامی ئێران هێرشی جیاجی ئەنجام داوە. بەڵام هەموو ئەمانە بۆی ئەو فشارە نێودەوڵەتێک کە هەیە کە لە ڕاستیدا هیچ دەرفەتێک نەماوە بۆ حیزبە حکومڕانەکان کە لەوە زیاتر هەڵبژاردن دوا بخەن، چونکە هەردووا خستنێکی تر بە دڵنیاییەوە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان زیاتر دەخاتە ژێرپرسیار وە لەم بارودۆخە دەسەڵات و هەیمەنەی بەغدا زیاتر دەبێت بەسەر هەرێمی کوردستان کە حیزبەکانی دەسەڵات دەم قۆناغە ئەویان ناوێت. کەواتە گەری ئەرمەتی مێ بەمانایشتر تۆ پێم دەڵێ لایەنەکانی فەرمانڕەوا لە هەرێمی کوردستانی عێراقدا جار لایەنێک بێ هێندەی ئەوەی کە هەڵبژاردن دەکەن وەک فشارێکی نێونەتەوەیە لەسەریان، نەک ئەوەی خواستێکی فەرمانڕەوایان بێ بۆکردنی هەڵبژاردن کامیان. بە تەئکید ئەوەیە کە فشارە نێودەوڵەتی و بارودۆخە ذاتی مۆزوعیەکە هۆکارە، لەبەرەوەی ئێمە دەزانین لە دوای ڕاپەڕینەوە هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان لە کاتی خۆی نەکراوە و بەردەوام هەوڵ دراوە. مەژەگەر بەو دوایە دادگای فیدرالی پێم وایە پەرلەمانی کوردستانی هەڵنەوەشان بە ڕەنگە چەند جاری تریش درێژکراوە. بۆیە ئەم بارودۆخە بەردەوام حیزبەکانی حکومڕان لە کوردستان هەڵبژاردنیان پێخۆش نییە، لەبەرەوەی پێیان وایە یانی سەرڕای ئەوەی کە گومانی تەزویر و هەم بابەتەکان، بەڵام بە تەئکید ینی ئەو خواستە بەهێزە نیە بۆی کە هەڵبژاردن بکرێت. ئەی ئەو لایەنانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆندا دەنێن لە هەرێمی کوردستانی عێراقدا ئەوان پیان خۆش هەڵبژاردن بکرێ؟ ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان زۆر بە پەرتەوازەی دەچێتە ناو هەڵبژاردنە و ئەوەی کە ئەم پەرتەوازەیە و ئەم بێئومێدیەی کە خەڵک بەرامبەر ئۆپۆزیسیۆن خەڵکی ناڕازی دروست بووە، وای کرد ئەوانیش ینی لە حیزبێک بۆ حیزبێکی تر دەگۆڕێت بارودۆخیان، بەڵام بە دڵنیاییەوە ئەوەی کەوان لە میدیاکان و لە ڕاگەندراوەکانی خۆیان بەردەوام پژڕاستی دەکەنەوەیکەوە لەگەڵەوەن هەڵبژاردن بکرێت، چونکە تاکە وەسیلەی بەردەستی ئەوانە تێدا بچنە ناو دامەزراوە شەرعیەکان، لەبەرەوەی حیزبە حکومڕانیەکان لە دەرەوەی دامەزراوە شەرعیەکانیش هەیمەنەیان بەسەر واقعی حکومڕانی هەیە لە هەرێمی کوردستان. زۆر کێشان نیە، بەڵام ئەو حیزبەکانی ئۆپۆزیسیۆنن بەو شێوازە کە پێویستیان بەوەیە کە بچنە ناو دامەزراوە ڕسمیەکان لەوێ سیاست بکەن و ڕۆڵی خۆیان بجێڕن. کاک فرمان وەڵامی پرسیاری یەکەمدا ئاماژۆ بەوە کرد کە 2 ساڵ هەڵبژاردن دواکەوتووە دام و دەستگا یاسایی و ڕەواکانی هەرێمی کوردستانی عێراق کەوتونەتە ژێرباری پرس و گومانێکی زۆرەوە. دواخستنی هەڵبژاردنەکان چەندێک گومانی لەسەرکردنی هەڵبژاردن دروست کرد؟ ئەکید ینی ئەمە وەک باسمان کرێکێک لەوەی کێستاش بەشێک لە خەڵک پێیان وای هەڵبژاردن ناکرێت، ئەوەیە کە بینیوان چەند جارێک دواخراوە کە بیانوەکانیش لاواز بوونە. لەبەرەوە ئێستاش ئەم گومانە هەیە، بەڵام بە تێگەیشتنی من ئەوەی بارودۆخی ئەمجارە جیا دەکاتەوەی کە بەڕاستی ینی هەم فشارەکان لە بەغداشەوە کۆمسیۆنی عێراق و لایەنە جیاجیەکان بە تەواتی وەکو بڵێ فشاریان خستۆتە سەرەوەی کە ئەمە دوایین جار بێت کە هەڵبژاردن دوا بخرێت چیتر دەرفەتی دواخستن نییە کە لە ڕاستیدا ئەمە ینی
جۆرێک دەبێت لەوەی کەوا دامەزراوەکانی فەرمی لە هەرێمی کوردستان دووبارە شەرعیەت وەرگرنەوە و بەرمەبنای ئەو واقع نوێی سیاسیکە لە کوردستان هەیە دامەزراوەکان بکەونەوە کار ئەگەر چی ینی بەهۆی ئەم جیاوازیە گەورەی کێسان لە نێوان لایەنەکانی دەسەڵاتەی کە پێش بێ بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکە ئەوان بە چڕی کەوتۆنتە بانگەشەوای کردوکە خەڵکە گومانی هەبێت کە ئەگەر هەڵبژارنیش بکرێت دواتر پێکەنانی حکوومەت و دامەزراوە فەرمیەکان پرۆسێکی زۆر زەحمەت دەبێت کە ئەم لایەنانە بتوانن حکوومەتی کابینەی دێم پێک بێنن. چاوەڕوان دەکرێت هەڵبژاردنەکەی کە بڕیارە 20 مانگی دەی داهاتوو بکرێ. چاوەڕوانی ئەوە دەکرێت گۆڕانکاریەک دروست بکە ینی ئەگەر بچوشیش بێ بەڵام ببێتە سەرەتایەک بۆ دەستپێکردن بە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان. کاک بڵێن ئێمە گەر سیرکەین لە 2009 لە دوای 2005ەوە کە پرۆسی ئازادی عێراقۆوان نەکرا بەردەوام ئەم پارتیۆچێتی ڕێکەوتنێکیان هەبووە و بە هەردووچان بۆنمە گۆڕان بەرامبەریان یان جیهەتی تر هەبووە بۆیە بەردەوام ململانەیەکە بۆ لەناو ئۆپۆزیسیۆن دەسەڵات من پێم وایە ئەوەیە کەم جارە ئێمە لە دوای 2005ەوە دەچینە ناو هەڵبژارنێک کە ململانەی یەکەم لە نێوان ئۆپۆزیسیۆن دەسەڵات نییە لە ناوخودی بازنەی دەسەڵاتە لە نێوان پارتی وێچێتیەکە لەسەر ململانەکان لەسەرەوەی چێ دەتوانێت یان مەسەلەن بێجگە لە مەسلەی زۆرینە نێوانی لایەنەکان چونکە بۆ منە پلانی پارتیەوەیە کە بە جۆرێک لە جۆرەکان بتوانێت لەگەڵ هەندێک لایانی تر پەنجاکۆیەک دروست بکات بۆی کە یەکێتی بە ناچاری بێتە ناو حکوومەتەکە و یەکێتیش دەوێت دۆخەک دروستکە کە پارتی نەتوانێت ئەوە بکات و جیاوازی کورسیەکانیان کەم بێتەوە بۆیە بە پلەیەکە ململانەیەکە کەوتۆتەوە ساحەی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن وەک لە سەرتاوە باسم کرد لەبەرەوەی بە پەرتەوازایی دەچێت پێ ناچێت بتوانێت ینی کارگەریەکی زۆر گەورە دروستکات کە تەحەدای ئەوەی کە بینیمان لە 2009 ئۆپۆزیسیۆن زیاتر لە 140 پەرلەمانیان بەدەست بوو ئەم جارە ینی ئەو بارودۆخەوا پەرتەوازەیەکە لە خزمەت ئەوە نییە کە تەرەفی سێەم یا مەسەرەن ئۆپۆزیسیۆن بتوانێت کاریگەریەکی گەورە لەسەر بێز لە پەرلەمانی داهات ئەم دوولایەنە یانی هەروەکو لە پێشەکیەکەش ئاماژەم پێکرد کەوتونەتە شەڕێکی قورسی ڕاگەیاندن لە نێوانیان ئەو لە ئاستی باڵاشدا ئەم گوتارە توندانە بەرامبەر بە یەک دەنووسرن لە هەرێمی کوردستاندا من زۆر کەس پێم دەڵێن ئەمە هەمووی سیناریۆی پێش هەڵبژاردنە وایە خۆی دەکرێت ئێمە بڵێن ئەم دوولایەنە بەخۆیان قەنەعەتیان وایە کە هەردووچیان بەبێک ناتوان حکومڕانی بکەن دەکرێت بە شەکل لەو ململانەی کە ئێستا هەیە ململانەی تایگەرمی ئەوەی پێش ئینتخابات بیکە لە هەموو وڵاتێک ئەم زۆرە ململانەی هەیە بەڵام ئەوە هیچ لەو ڕاستە کەم ناکاتەوە ئێستاکە نێوانی پارتی وێچێتی ئەو جیلە نوێی کە لە هەردوو حزب ئێستاکە لە هەرەمی دەسەڵاتن بەڕاستی ناکۆچی قوڵ و تێگەیشتنی جیاوازی قوڵیان هەیە لە بۆ مەسلەی پەیوەندی لەگەڵ بەغدا مەسلە پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و سۆنیەتی حکومڕانی و پێگەیان لەسەر ململانەی لەسەر گەیشتن بە زۆرترین پشک لە دەسەڵات بۆیە پێم وایە دەکرێت بە شێکی ئەو تایە ئینتخابیە بێت و ئێمە دەزانین واقعی سیاسی کوردستان بە جۆرێکە کە دوای هەڵبژاردن ناکرێت لایەک فەرامۆشکرێت بەڵام بەتاکید ئەو ململانەی هەیە قۆناغێکی نوێ وەکو باسم کرد یەکەم جارە بەو چڕی ئەم دوولایەنە لە بانگەشەی هەڵبژاردن یەکتری دەگەن ئامانس کە پێشتر زیاتر بە هەردوولایەن زیاتر تەرکیزیان لەسەر ئۆپۆزیسیۆن بوو بۆیە ململانێکە لە نێوانیان هەیە ئۆپۆزیسیۆن هەیە لە هەرێمی کوردستان ئەو ئۆپۆزیسیۆنی کە هەیە بەڕاستی ئۆپۆزیسیۆنی پەرتەوازەیە نەیانتوانی کە ئەو دەرفەتێکی گرنگ هەبوو لە بەرەوەی خەڵک بەهۆی ئەم گۆڕانکاریانەی ڕوویدا بڵێن کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژارنەکە دەکا و بازنەکردنی هەڵبژارن کەمکردنەوەی کورسی کۆتاکان کە خراپ بەکاردەهێنرا ئەمانە دەرفەتێکی دروست کرد کە خەڵک ڕێژەی بایکۆت کەم بێتەوە بەو مەرجێگەر ئۆپۆزیسیۆن بیان توانی بە تێگەیشتنی کوتلەیەکی دروست بکەن و بەرامبەر دەسەڵات پێم وایە دەیانتوانی کاریگەریەکی گەورەیان هەبکەن کە فرمان ئەم هەڵبژاردنە چەندێک ڕنگدانەوەی کێبرچەی وڵاتانی هەرێمە لە هەرێمی کوردستاندا و ڕێک مەبەستم لە کۆماری ئیسلامی ئێران هەروە لە تورکیایە بە دڵنیاییەوە ئەم دوو وڵاتە کاریگەری زۆریان هەیە و ئێستاکە بەغداش
بەغداش تێگەیشتنی خۆی هەیە بۆ چۆنیەتی مامەڵە لەگەڵ هەرێم کوردستان و ئەویش تێگەیشتنیە بۆ لایەنە جیاجیەکان و دەوێت مەسەلەن چاوی لەوەیە لایەنێک لە لایەنێک زیاتر دەنگ بێنێت ئەکید ئەوانە کاریگەریان هەیە لەسەر هاوکێشەکە و ئێستاش مەسەلەن بەشێک لایەنەکان ینی لە میدیاکان دەڵێمە ترسمانکە دەستوێوەردانی وڵاتانی ئەقلیمیەکان بکرن پێم وایە ئەو کاریگەری ڕاستە و خۆ مەسەلەن لە بۆ دەستوێردان گۆڕینی ئەنجامەکە ئەگەرێکی زەحمەتە بەڵام بە دڵنیایی ئەوان لە دوای هەڵبژاردن هێز و کاریگەری خۆیان بەکاردێن بۆیکەوە لە حکوومەتی نوێ ئەو لایەنانێکە ئەو لانێکە بۆ منە وڵاتێکی دیاریکرا دەوێت لە دەسەڵاتی فەرامۆژ نەکرێت توانای خۆی و کە هەژمونی خۆی بەکاردێنێت لە خزمەت ئەولانە بەڵام پێم وایە هەڵبژارنەکە ئەوەی کە من ئێستا دەبینم ئەو لە دوو هەڵبژارنی ڕابردوو کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق بە جێرەی ڕاپۆرتە نێودەوڵەتیەکانیش کە چاودێری هەڵبژارنیان کردووە تا ڕادێکی زۆر کۆمیسیۆنەکە لەو ئالیەتانێ بەکاردێن بۆ ڕێگریت لە تەزویر سەرکەوتوو بووە بۆیە پێدەچێت لەم ڕۆوە کاریگەریەکی ئەو تۆ نەتواندرێت هەرچەندە هەڵبژار نەموو ئەگەرێک کراوە بەڵام ئاماژەکان بۆی کە بە سیرکردنی بۆ دووە هەڵبژارنیان جوێن پارێزگەکانی عێراق پەرلەمانی عێراق کۆمیسیۆن تا ڕادێکی زۆر سەرکەوتووە لە داخستنی دەرگاکانی تەزویر و دەسوەردان لە ئەنجامەکان بۆیە ینی جاروێ هەندێک ئەم قسانە دەکرێت بۆی لایەنێک تەبرید بۆێنێتەوە بۆ بەڵێ کاگ فەرمان بە سەدان گوند لە ناوچە سنووریەکانە لەگەڵ ئێران لەگەڵ تورکیادا چۆڵ کراون بۆی ئەو ڕەوشە ئاسایشی کە دروست بووە کۆمیسیۆنی هەڵبژاردن لە بەغدا هیچ ئاماژەیەک بەوە دەکا خەڵکی ئەو گوندانە خەڵکی ئەو ناوچانە چۆن دەنگەدەن لە ڕاستیدا هیچ ئەوەی کە من بینیومە هیچ ڕێشوێنێکی تایبەت نەگیراوەتە بەر کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم ناوچە سنووریان لە کاتێکدا بە تایبەت لە سنووری پارێزگای دهۆک یعنی ئێستا زیاتر لە 1970 سنووری هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا لەژێر دەسەڵاتی تورکیایە کە لە هەندێک شوێن تا 40 کیلۆمەتریش هاتنەوە ژوور کامانە بە دڵنیاییەوە ڕێژێکی زۆری گوند و ناوچە چۆڵ بووە لە ڕاستە هیچ ئەوەک نییە کە بۆ ڕێوشێنێکە کۆمیسیۆن تاکو ئێستا دەری کردبێت من بینیوێتم کە ئاماژە بۆ حاڵەتانە بکات بەڵام بە دڵنیاییەوە ئەمە وا دەکات ئەگەر بەدیل نەدۆزرێتەوە خەڵکێکە بێت بەوەی ئەم ڕۆژێکە لە ناوچەکانیان هەیە بێبەش بێ لە دەنگدا دوا پرسیارم کاگ فەرمان ئاماژەمان بۆ کرد کە ئەگەر هەیە ینی بڕێک تا ئەندازەیەک هاوچەشەی سیاسی سیستمی سیاسی لە هەرێمدا گۆڕانی بەسەردا بێ ئەگەر گۆڕانی بەسەردا هات بەڕای تۆ گوزەرانی خەڵک چی بەسەر دێ لەو هەموو ئەو قەیرانە سیاسی کە لە پێش هەڵبژاردن هەیە و لە دوای هەڵبژاردنیش دروست دەبێت خۆی ئێمە یەکێک لە ئیشکالیتەکان و لە سەرتاوە باسم کردەوەی کە پێکهێنانی حکوومەتی داهات و لە ئێستاوە تەحەدیەکی گەورەیە لە بەردەم پارتیوێکێتی کە دوولایانی سەرچین لە حکومڕانی و هێزی شان بەدەستکەمێکێکە لە ئیشکالیەتەکان کام دوولانە کە ململانێ دەکەن هێزیان لە بەردەم ینی مەترسی هەیە بۆیە بە تێگەیشتنی من گۆڕانکاری نسبی ڕوودەدات لە گۆڕانکاری لە کورسیەکان لە بەرەوەی ئەم واقع نوێیە ینی گۆڕینی یاساکەی کۆمیسیۆن و هەندێک وردەکاری تر پێکاتەکان کورسی 11 بۆ تۆ 5 ئەمانە هەمووی دابەشبوونەکان ئەکییت گۆڕانکارێکی نسبی پێک دێنێت بەڵام ئەم گۆڕانکاریە نسبیە وەک گوتم زیاتر دەگەڕێتەوە بۆ ساحەی دەسەڵات ینی ئۆپۆزیسیۆن کە زیاتر خۆی بە نمایندەی خەڵکو لە پێناو گۆڕانکاری کار دەکە ئەم کاریگەری گەورە ناتوانن دروستکەن لەسەر ساحەی سیاسی بۆیە ملمانێکە کە دەکەوێتەوە ساحەی دەسەڵات پێم وایە بە ڕێژێکی زۆر لە خزمەت هاوڵاتیان نابێت هەرچەندە ئەجێندای دوولانی دەسەڵات کە بەرامبەر بەغدا بۆ نمونایە چێتی نیشتیمانی کوردستان زیاتر بەلایەنێک ناسرااو کە دەوێت پرۆ بەغدا ینی زیاتر بەرەو بەغدا بگەڕێتەوە پارتی بە پێچەوانە زیاتر ئیش لەسەر مەسەلەی ئەوەی کە هێشتنەوەی هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە زیاتر دەسەڵاتی هەبێت بەرامبەر بەغدا و کەمتر دەچێتە ژێرباری داخوازیەکانی بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەمەوا دەکات ئەم ململانەیە هەبێت بەڵام پێم وایە گۆڕانکاریەکە لە کۆتاییدا ئەگەر حکوومەتی نوێ پێک بێت وە دامەزراوەکان ئیش بکەن هەر باشترە لەوەی کێمە دامەزراوەمان نەبێت کە پەرلەمانمان نەبێت حکوومەتێکی شەرعیمان نەبێت کە من پرسیارەکەم بۆ خەڵک بوو بۆ خەڵک باشیانە تکە بە ئایا بەنا من پێم وایە هەڵبژاردن بۆ خەڵک باشەوە گۆڕانکاریەکەش کە ڕوودەدات ئەگە نسبیش بی لە خزمەتی خەڵک دەبێت کاک فەرمان زۆر سپاس زۆر سپاس بۆ دەنگێریکان زۆر سپاس.